بەپی بەدا شوێنەکانی ئێمە لە سنووری پارێزگای دهۆک دیارە لەسەر بیرۆڕای جیاواز بەردەوام خەڵک بانگهێشێکی لەلایەن دەستگای ئەمنیەکانی سنووری پارێزگای دهۆک بۆ لێکورینەوە لەسەر ئەوان لە ڕووی قانونیوە لێکورینەکردن یان بانگهێشتکردنی خەڵک بۆ دەستگای ئەمنیەکان شتێکی زۆر ئاساییە لەسەر هەرچی بابەتەکە لێکورینەوە لەگەڵ بکرد بە شتێکی ئاسایی ئەبینم بەڵام دەستگیرکردن یان ئەشکەنجەدان بەڕاستی بە هیچ شێوەیە لەگەڵ ئەوە نین ئەمە پێچەوانەی یاسایە. بەڵێ دیارە من زانیاریم بەدەست گەیشت لەسەر ژمارەیە گەنج لە سنووری با بڵێن پارێزگای دهۆک کە ژمارەیان بە پێی ئەو لیستەی کە دەستی من گەشتووە 29 کەس دەبێت ڕەنگە با بڵێن تا ئێستاکە قەرارێکی وانە بێت کە لە سەرچی تۆمەتێک با بڵێن دەستگیر کراون. ئەمە من بۆ خۆم پرسیارم لەسەر ئەم پرسە ئاڕاستی ئەنجومەنی وەزیران کردووە تەمەنا ئەکەین لە کاتێک و لە دەرفەتێکی زۆر نزیکدا ئەنجومەنی وەزیران وەڵامی ئێمە بداتەوە. ئێمە لە پرسیارەکەمانە داوامان کردووە ئەم گەنجانە بەچی تۆمەتێک دەستگیر کراون و ئایا بە فەرمانی دادوەر دەستگیر کراون و بۆچی ڕێگە نادرێت کە سوکارەکانیان ئەو خەڵکە یاخود کەسەکانی خۆیان ببینن.